جارێکی دیکە لایەنەکان جەخت لە گرنگی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەنەوە. پارتیش خۆی لە باسکردنی خاڵە گەورە و ناکۆکەکان لەبارەی هەڵبژاردنەوە دەبوێرێت. ڕۆژی چوارشەمە 18 کانونی دووەم مەکتەب و دەستگای هەڵبژاردننی حیزبەکانی کۆمەڵی دادگەری، یەکگرتووی ئیسلامی، یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە و ڕایانگەیاند لەگەڵ ئەوەین هەڵبژاردن ئەنجام بدرێت و داوا دەکەین کۆمیسیۆن کارا بکرێتەوە و یاسای هەڵبژاردننیش هەموار بکرێتەوە. هەمان ڕۆژ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆبووە و ڕایگەیاند لە پێناو پاراستنی قەوارەی هەرێم تەمەنی پەرلەمانیان درێژ کردوتەوە و جەختی لا چەسپاندنی بابەتی چواربازنەی و بەکارهێنانی تۆماری بایۆمەتری و دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەوەی جێی سەرنجە ڕاگەنراوەکەی پارتی بە هیچ شێوەیەک بەلای دۆسیی کۆتاکاندا نەچووە لە کاتێکدا گرێکۆڵەی هەڵبژاردن لە نێوان پارتی و لایەنە سیاسیەکانی دیکەدا ئەم پرسەیە. بۆ پێی کۆتاکان 11 کورسیان هەیە و لە پێش ئەنجامدانی هەڵبژاردنەوە یەکلا بوونەتەوە بۆ پارتی. کۆمەڵی دادگەری و حیزبەکانی دیکە پێیان وایە نوێنەرانی کۆتاکان مافی خۆیانە لا پەرلەمانی کوردستان بەشدار بن و تایبەتمەندیان پێ بدرێت، بەڵام بە جۆرێک کە نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکانی خۆیان بکەن و لیستی دەنگدەرانی خۆیان هەبێت، نەک ناوچە و لقی حیزبی و هێزی پێشمەرگە و ئەمنی ڕابسپێرن کە دەنگیان پێ بدەن و ئەو کاندیدانە دەربچوێنرێن کە دڵخوازی دەسەڵاتدارانن. بەڕای چاودێران ئینکاری و خۆدزینەوەی پارتی لە هۆکاری سەرەکی ناکۆکی و ناهاوڕایەکان ئەوەی لێ دەخوێنرێتەوە. جارێکی دیکە ئەگەری دواخستنی هەڵبژاردن لە ئارادایە. کێشەکانی نێوان تیمەوەزاریەکانی پارتی و یەکێتیش لە حکوومەت هێندەی دیکە ئەگەری دواخستنەکەی بەهێزتر کردووە. کۆمەڵی دادگەری کوردستان جگەلەوەی بەردەوام جەختی لەوە کردوێتەوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت، پێشتریش لە ڕێگای فراکسیۆنەکەی خۆیەوە پرۆژێکی تایبەت بە هەڵبژاردننی ڕادستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە. بەپێی پرۆژەکە کۆمەڵ داوا دەکات لە پێناو بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی ڕاستەقینەدا لە هەرێمی کوردستان سیستمی یەکبازنەیی بۆ فرەبازنەیی بگۆڕدرێت، لیستی دەنگدەران لا مردوو دووبارەکان پاک بکرێتەوە، پرسی دەنگدانی پێکاتەکان ڕێک بخرێتەوە بە جۆرێک سەنگی لایەنێکی دیاریکرا و قورس نەکەن. بەڕای شارەزایان دۆخی هەرێم و ناوچەکە بەگشتی هێندە ناسک و چارە نووسسازە پێویستی بە گەورەترین خۆسازدان و ئاشتەوایی ناوخۆیی و یەکدەنگی و یەک هەڵوێستیە، ملنەدان و کە لە ڕقی دەسەڵاتدارانیش ڕۆژ لە دوای ڕۆژ قەوارەی هەرێم زیاتر دەخاتە بەر مەترسیەوە.